به سەدەما ڕۆژاوای کوردستانê nakokiyan navbera فرەنسا و تورکیادە و ئاست گەهشتیەوە چەندێ و سەرۆکی هەردوو وڵاتان بەرسبە لێدوانێن هەف بدەن. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا ڕەخنە لە عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانê کردبوو بە سەدەما عێریشا تورکیا بۆ سەر کوردان هەف پەیمانیا ناتۆ بە مەژیمری وەسف کردبوو. هەروەها سەرۆکی فەرەنسا دە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەرگەل یانس ستۆڵتەنبێرگ هەمیداری هەپەیمانیا ناتۆ گوتبوو کە عێریشا تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ و ڕۆژاوای کوردستانê gelek پرسیار لە جموڵاتên ئەندامên ناتۆ دروستکردنە و پێویستە ناتۆ بە زەلالی بەرسبە وان پرسان بدێ. ئیمانوێل ماکرۆن هێوی کردبوو و سەرۆکن وڵاتên ئەندامên ناتۆ پرساکردنا سیستەمی S-400 رووسی ژالیە تورکیا بەژی گوت و بێش بکەن ژبەرکردنا سیستەمی S-400 لە دژی یاسایên ناتۆنە. دە بەرسبە لێدوانên ئیمانوێل ماکرۆندا ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکەی کۆمارە تورکیا دەبێژێ ماکرۆن کەسێکی بێ ئەزمونە و مەژی مریە. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕاگەهاندژیک و ماکرۆن ژێ مەترسیا تەرۆرێ تێناگێ و کەسێکی بێ ئەزمونە ئەو بەخوا مەژی مریە نەک و هەپەیمانیا ناتۆ. هەروها سەرۆکی تورکیا ڕاگەهاندژیک و سەرۆکی فەرەنسا نکارێ بەسە ئەندامتیا تورکیا دە ناتۆ دەبکێ و پێویستە سەرۆکی فەرەنسا کێشەیە خۆنیشاندانên وڵاتی خوا چارەسەر بکێ گوتنên wî bêsûdên. Serokê Tirkiya pirsiyar jê kir eger êrîşa Tirkiya bo ser Rojavayê Kurdistanê neyasayiye. Paşa artêşa Ferensa li Rojavayê Kurdistanê çi dike û artêşa Ferensa li ser daxwaza rejêma Sûriyê nehatiye navxaka Sûriyê.